لە ڕۆژێکە ینی ئەگەر بێت و هەر لە چایەکی بەسیتەوە دەست پێ بکەین کە ئێمە وەکو کورد ڕاستی حەزمان لە چایە و چامان پێ خۆشە تو ئەگەر لە ڕۆژێکە سێ چا چوار چا بخۆی ئەمە زیاڕەوی ئەەکەی لەو شەکری کە تێ ئەەکەی بۆ نمونە ئەتوانین ئەم بڵێن ڕێژەی تەندروست ئەتوانین بڵێن چایەک نەک سێ چا چوار چا چونکە هەر چایەک تۆ بڕێکی زۆر لە شەکری تێیەکەی لە ڕۆژنایە ئایارە بۆمان هەیە شەکر خۆین تایم بڵێن کەمتریش بەڵێ ئەمە لەلایەکەوە و لە ڕاستی ئێستا شتێکی تر باوە جۆرێک لە شەکر هەیە پێوترێ شەکری دروستکراو کە ئەویش دوو جۆرمان هەیە شەکرە دروستکراوەکان کە لە بریش با بڵێن نەک شەکر با بڵێن شیرینکەر شیرینکەرەکانیش دوو جۆرمان هەیە جۆرێکمان هەیە لە تاقیگەیە دروستەکرێ ئەسپارتەمە جۆرێک ترمان هەیە ناوی ستیڤیایە باشە ستیڤیا هەر خۆی گەڵایەکە و وشک ئەکرێ ئەتوانێت وەکو شیرینکەرێکی زۆر باشە و بگرە سەقاتی شەکر شیرینکەرە ئەتوانین بۆ نمونە ئەگەر حەزمان لێ شیرینیش بێ ئەم نێو ئەستیڤیایە بەکاربێنین لە بری شەکر ئەگەر بۆ نمونە کەسەکە زۆری پێخۆش بوو شیرینی بخوا بەنانە باتە بەر شەکر یەکسەر بەڵکو ئەتوانێت بچێت ستیڤیا بەکاربێنێ ئەویش بە بڕی پێویست نەک زیادە ڕۆیتیا بگرێت هەر شتێک زیادە ڕۆیتیا بکرێت ئەبێتە هۆی تەکچوونی تەندروستی لە شوێن